من بێریڤان محەممەد تەمەەن 22 ساڵ خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی کفریم لە بەشی شێوەکاری لە بەشی ڕسمم. سەرەتا کاری وێنەکێشان بۆ من ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2016 دوای ئەوەی خولەی وێنەکێشانم هەبوو لە ساڵی 2017 چوومە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری. سەرەتای کارەکان ئەگەڕێتەوە بۆ کاتەی کە لە ساڵی 2016 بەشداریم ئەکرد لە سنتەری گەنجان بۆ کاری وێنەکێشان. بەشداریم کردووە لە 500 پێشانگادا لە شارەکانی سێمانی و هەولێر و هەڵەبجە و کەلار و کفریدا لە گەرمیان. زۆر حەزم لە ئیشەکەی خۆمە، هەر لەبەر ئەوەش بوو کە سەرەتا چوومە پەیمانگا هەرچەندە ڕێگری زۆری شەیە لە کۆمەڵگادا، بەڵام ئێمە توانیمانە تا ڕادەیەک بەسەر ئەوانەدا زاڵ بین. ئەو ڕێگریانە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی لە ساڵی 2018 کە بەشدار بووین لە پێشانگایەکە تابلۆ ئیرۆتیکیەکان ڕەتکرانەوە. لە ماڵەوە زۆر هاوکاری کراوم، بە تایبەتی باوکم پاڵپشتێکی زۆری کردوم لە ئیشەکانمە. ئەم تابلۆیە بە بۆنەی کارەساتی ئەنفالەوە دروستم کردووە کە لە یەکێ لە گۆڕە بە کۆمەڵەکان ئەم کاتژمێرە دۆزرایەوە. ئەم تابلۆیەشیان تایبەتە بە ڕۆژی جیهانی ئافرەتان هەشتی مارس. ئیشم کردووە لە سەروێنەی ئەنفال، فۆتۆکانم بەکارهێناوە و توانیمە لە کاری تابلۆیە ئیشی پێ بکەم. بەشداری پێشانگاشم پێ کردم. ئەو کارانەی کە ئێستا من ئیشی لەسەر ئەەکەم ئەو بۆیانەشی کە کاری ئەهێنم بۆی زەیتی بەکار ئەهێنم لەگەڵ کانڤاس و ڕۆنیکەتان و نەوە هەندێک جاریش ئیش لەسەر پاسی لەکەم و کاری هەڵکاریش دەکەم. لە دوای تەواوکردنی پەیمانگا ئەبێ زیاترگی بە کارەکەم بدەم، چونکە کارەکەمم زۆر خۆشەوە و لەگەڵ کاری وێنەکێشانە زۆر مرتاحم. زیاتر و لە داهاتوودا ئەتوانم ستایلێکی تایبەت بە خۆم هەڵبژێرم.